عتیق خان باشی؟ اسمع ما توي كل عتيق خان شي بيق زايب ولا او دراسيانه ولا خمر ناس نو هو الرشا باش تو عيب ناقج لك والله خيد ولا من شنيش مني للرماية وبكم والله كده وش هالبيت واز لو بينا خطة كم شون بو والله خطك ابو هاتم بلم فاشل ابن فاشل بو يا اخي بس عقم والله خوبه فاشلي بكاري هني ولا بابا من تيبه فاشي والله تو هرشي فيك رضا ما فاشل بو لا يبقى يا خطي شاكم بودانا سرموره اما هزور مهمه اخر رشا جوب قرش لمسه خوش عاجز نبي ام جاريان فشل بيني ترشا بيض رشا والله كل عيبه باس اقسم ما قلت ورا بابري ورا بابري اخوتك سرموري برا زان شو خطيك بوداني تيجي شي حرب لي كاغا حمد السلفوش يا اخوة بخير الله سلام وبيك تشاو هاتي ده تورشا جان تو حزكي اولاد كوشتلا بتشوك من بيتوتن بنوعي كي كنيته بس حاتو نزري خراب مكا ولا من برارو لا لا إيه. ادي بزانم خطيتي ما في يغلق شي اشتبوا لي يعني والله يم تشيش كم لين زيادة الدليفرية اگر جمعان بيام ايشي كي نبي او لبساوريك مان بوكا جينا هر دليفرية دليفري اي شي نومالي بو باكاتو والله نومال يتبن ورد جاجار باشي كانواني وجلكاني شاشن بلا مهم بو كانت توركيك واتم لو بنولم كاكا هم بوشم بشون هم بوشم اوتوكان بخوا بارم بدت سونا ما ورشا ابا خطك خطيتي أما يا بابا خطك. شنو مال باكر نو تشجنا كي او خطي دبابي وبلم كاكا دبابي وبلم بقرباني تشاوبهم ايدي بياخر جر زخته وزخد ناخذ جر زخته اني حال والولايه بخزاقيهم تيغشتي شلون يجي كان شيشتان بيانين بس زخزي لبكا ما عدل بقى او شيش ديني يجي بنا مالك بو بشوا يجي باج لكان بو بشوا حمر رجا متكرار كره ويجك بدو ايجا تيغشتي اختي بيزاره بن بقربان انا برشن بينا ايتون هذه توتشيت ايتون وتشي الرشا وتشي هم خطة زوانا اي دبين الرشا شي ما تشي هاتي بقران بيا ولا خويا تسيب باتي شي مكي كل خطة جوا فيك لا الله باو كربوني سيري نمشي سنة اللي هوا كرة شي سنم لياوا او فيتامين هموي جو بقرن ام قرارم كيوم باش غزبونوي نية قطعيا لموضوع ايش كان توزيعكم اما ناكل من بيمواني بس بيسو بوقلي مالو بس نان نخواردن وبس دليفري بس لمانيا ايش كان تام بس هلا توزيعكم خوام لو خواي يك زلم كان مخالف بيت بشقنا وخيب شرينا اخي دبوك وش شوف سنة بازي باقسا كان توكم بلا تو هرشي جنحي اي شويت لا اراوي هلا كيشي بتايتو شامبو جوان دو سجل اي بياكيتو هلا واسيتو بوشم اتوكيت اخي دبوك وش معقول يوجد شانيتو بس يوجد جنانا ايه رحمة اللي بيه دكواتا امالا نقصي شني هي دبيرن شني بينم كاكا دكواتا من رازين اللي يستوى يا اخوة مباركين بجدي قربان بس بشر دبوك عادي. يك قران بيجي صوت خوشي امو بيني كل دواني بويا يك شتري عادي بالا جاتي لفا فالو دبيع فالو دفع بالله. دوالي بردي شكم نزيقني من هتو تماشي كم بس ها شو رايد قربان مبارك والله بالله رازي بيباطمشن بيني لو بزيت ها بلا يعني رازي بيباطمشن بيني رازي بلا سيرم رازيني والله رازيني رازيني بالله لا بابا رازيني هاتي شو رابر شو بيتوا او ايش كانت هدو تاو درين بخواني كيت جوم قرا بيام سريتو يا ايش كاني عايزي تو ازاني تشين تشيشتم بولي انيت برنجي كردي بلد كنوكو كشميش وبايم هو انجا دونا وعشلمه به شلي كميان بامي شلي دو هميان كبا بردوامي لسه سفركيه قيسي كشميشه بابل غوشتي جوركا وجا خوام لو خواي بيم او برنجك ورقبه باتي تكاتاكو بردرغان رايكشم اما ايشي تويا ابي بشي كيت نايكم نيه اي باوك ما مش من حاضرك هميتو حاضرك رازي اهلا وسهلا رازيني شنين كاكا ناخذنا هي اي كم ما طبعا سريتو يا هستي كنا بتقولك يخم جوب دري ايش كيتو زو قرزنيه بياني لخو هلاسيد ششي بياني لخو هلاسيد امناوا هرشي جوركان هي قسكي اي بقسكي كهربائي دوای بقسكي دستي دوای بقسكي كردي جوان باجي سر پنجركان شوشكان جي پنجيك ديابه پنجره كم بكوني تشاوتا او بقى داربي انجا او سقف دارو برد امنيه ريش لبردمي ديواري كتاب تاشو كيف رازيد كوري من ياشن بينم ددي رازي كاكا رازي 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 والله مو مرجع رازي بس
ئەوە قەرارە و جێبەجێکرێت ئەمرتان نەمێنێت باوکە فالو دەگەی من کورە هەستی پێیان بە قورعان و شانە بێمە ناکرێت خطرێ دانێ بە پلانێ دانەمیستا دێڵا دەی کێشەم پاکردنەوەگە جلشۆرینەکە نییە ئەی کێشەم ناخواردنەکەیە ئێ وەڵای من بەس هێلکە ڕۆ نەزانم تەواو کاڵێ خان کام کاڵێ کاڵی مەرفەشێت بەڵێ ئێدە وەڵای ئەو کاڵی خۆشی خوارد نەزانێ چییە؟ کاکە کاڵەجان شوێنی کاکەی چی یاکەی؟ زۆر داوای لە بڕنەکەم کاڵە خام بلێت و قسە مەکە ئەرە دەچی بۆ تۆ خۆ خراپم بەزانم لە پای ئەو کارە باشەکەیکا بۆمان بەشکۆ ئەمە خوای قسمەتی بەرز بێتوانێ و شوێکی تەڕی لێ بکە شووی چی شتێکی کاکە تۆ باسی چێکە خۆم شوم کردووە کاڵە خان زۆر داوای لە بڕنەکەم بەڵام ئیشێکمان کەوتوێتە تو ئەگە بتوان یارمەتیمان بست ریشی چی؟ ئێوە بەو شێوە هەزارتە بنیشی چی؟ کاڵێ خان خۆتە زانی تۆ زۆر ئەزیزی لایەمە وا زۆر تۆمان خۆشەوێ ڕاستی باوکمان ژن دێنێ ئەمەی هاوکارمان کرد ئەو دەمێکە ێڕەڵە ژنێنم ژنێ ژنی چی ژن نایەنێ ئەخر ئەزانی کاڵە خان بەسم جارە جیاوازە چونکە باوکم وتی ئەگەر و خواردنم و حازرکەن ژن ناهێنم تو ئەتوانی بێ خواردنمان بۆ حازرکەی ئەی خۆم مەسا منیش پیاوەمیێتەوە منش خۆشم نانوشت حازرەکەم چی بکەم؟ دەتخوا ئابڵە کاڵە هیچ کورە بڵم باوکە کاڵە کورە دەبلێشم دێک و کورە خوشکە کاڵە دەوە یارمەتی با بە وەڵی مەم دەبین دەوەرە لەگەڵمانە دەی کاڵە خان تکایە بەسم جارێ هاوکاریمان ئاخر خۆشم خۆشمە بێنان و ئەوە نیۆڕ حازرکەم و نابێ و ئەخر کاڵێ خان ئەوەی کە بۆ ئێمە حازرکرد بەشێکشی بێنەرەوە بۆ خۆت دەڕازەکە توخوا کاڵە جادە دتخوا وەرە لەگەڵمانە کاڵێ باوکم بۆ تۆ دەناڵێ چییە؟ خۆیەکەمە باوکم ژن بێنێ نەیاڵم یەکەتەم گەڕەکە ئیسرا بەخوا منیش ئەوە چییە و هەڕەشاکەن یا تو تەکلیفم هەڕەشە ناگە بە زۆر لەگەڵمان خوا پێشمانگەوە دەتخوا خاتری ئەو کچەیە دەتخوا کورە بووکمان هەتەوایە کورە لە چای لۆگایە وای چێوە چی بووکی چیەوە چییە؟ ئەگەر ناڕۆمەوە نا بەخوا ناڕۆ فەرم لەکوێ مەتبەخ ئەوە لێرە فەرم من تەنها چێ شتێکتان بۆ لێ ئەنێم باقوش خوا بەخێر بی فەرم خێر بێ خوا بەخێر بی بۆ شو یاڵا دی ئێستا چی بکەینەوە ئێستا بە باڵەکە پاک بکەینەوە مالک چی تۆیشی خۆت حەل کردووە بە تەلەفۆن جلەکان باوکمت ئەبەیتە بازار مەکوێکی بەس قوربازەرەکە بۆ من ئەمە بێنێت یاڵا کاکەم نیژارمەتیتانەیە یاڵا دی یاڵا کەسە بەلایش خۆی دی بە هەموو عەقڵێوەیە ژن بێنێت خوا چۆن پلانێکم دانا هەتا کاڵە خان هەبێ ئیتر هەموو ڕۆژە چشتی خۆشە خۆین بەخوا بەسەر یەک جلم بۆ ئۆتو کردووە زایەنکی بیبینێ حەجی پلالەکانە هەڵمۆشتانەوە جۆڵەکە سێریکە کۆدە تۆ چیت هەمووی بریکێتەوە ئەل نەزاب بەقورعان دەرگایەوە چی بکەین چی بکەین هەستی پێم شتی کرد بۆسە سێکە تۆ بڕە مەشغوڵی کە من و پەیامیش کاڵخارە شاری تاسم دەخێرە ئێوە بڕۆن ئەرێوە بڕۆن ئەرێ دەرگای بکەنەوە کاڵە خان باوکم هاتەوە کەمان هەمووی تێکە چیە شارتانەوە بەڵێ بلا ئەرێ دەرگای بۆ ناکەنەوە الله کاکا حوسین بەخێر بۆ ناکەیت وە لە سەرا بوون لە وڵە باوکە لە سەراو نەمی سەراوی کورە هیلاشین باوکە زانێکێکم خێریشۆ ناوماڵین بلە بەرسیمە نا دەتۆ وەرە ماڵە ئەو مەتبەخەکاتم بەرسیمە دەتۆوازە مەتبەخ بێنە سێر و سەلاجێکە ها چەند جوانە پاڵ و خیان سێرە کاونتەرەکە دو سێ کاونتەرەکە باش تۆچی وەروانی تر ئەڵێم یەک پرسیار گوێزانە پێ بۆچی تە وڵای سری شێوە ئاتوانی ڕیشتاکە ها وەرە بەرسیمە تا مەتبەخەکە ئەرێ دە وەرە ماڵە ئەوە چی دەتۆواز باش کاڵە خان باشە کاڵە خان خۆڵاتی زرە ئێستا بە هەموو شتەکان مەسەری بەرچەوە بابڕێ بلە گیان باوکە ئەمە ئەم ماڵە چێ پاچی کردوتەوە ئەی باوکە ژیانەوە حیفێ نەکرەوە هەستی ژیان بەخوا خۆشم یارمەتی ماوە لەگەڵ ها چەند جوانە نا مەسەلە جوانە نییە هێشتا پیسە بەدڵم نییە زۆر نانەوانیە باوکە ژیان سێ تەلەڤیزیۆنەکە ئاها سێری شوشەی پەنجەرەکەکە ها جێ پەنجە بە شاشی تەلەڤیزیۆنەکەەوە دیارە بەخوا باوکە ژیانەوە چاوی خۆلانە تۆ زەعی بەوە خوێنێتەوە جنیا بەخوا پاکە ئەی خواردن وشت یا سەقەت بووە یا نەیانزانیوە حیفێ نەکرد باوکی بۆ دەست و پەنجە شمشاڵیانە یەک بەرەنجی دەنەک درێژی بۆ لێ نایە بێ ئاوا سێر و برنجەکەی دەنەک دریاش
ئەخر هەتا نەی خۆم قەناعەت ناکەم من ئەوە بەڕاستە بزانم چیتان کردو تێم بگەێن بزانم ئەزانین چی تێگەێنە من ئێستایەمەوە باوکەی یەک دەکەوێت بڕۆ دەبڕۆ من دوو مرێ باوە بەدڵتا یعنی زۆر بەدڵم نییە بەڵام بەس خواردنەکەم خۆی ئەمە بیرەچێتەوە ئەخر خواردن تانەی خۆی قەناعەتم نییە چکە تۆ وتێنم حەزان باوکە سوپ ناخۆم نەبابەوە ناڵێم سوپڕایس ئەها سێری و یەخیەکە شۆراوی شەو و توش کراوە باڵێ بەس سێری و قۆڵەکە حەزەکە ڕیشی لەوە چاندی تۆکەم زۆر بەدڵ نییە نا باوکەتە تۆ مەڵێ ها تۆ سێریکە سێریکە هەدەی بێنە سێری زمانی لە یەخەکەی بم چۆنە تۆزێک سوێرە باش نەتان شتووە ئەی باوکە خۆم چشتم بۆ لێن من تۆ بۆ کردی بە قوربانە بە ئاخر ئەزانم ڕۆڵە چڵکی ملەکەی خۆمە پێوەی ماوە نانا باوکە بەخواوانی لاڵی ئەو بێتە ئێراتومێترا دەستم چڵکەم شوشتمان کردو ئەزانین چۆن من مهمترین شت لای من خواردنە بلە منە بێت تاقیکەم و بزانم باش یاخرا ئێستا هاوڕین بۆ سێری خواردنە دەفەرموو دەفەرموو باوکە جارە مهم ئەوەیە جارە بۆنی برنجەکە بکەم بزانم چ بۆنێکی یاڵۆ نییە؟ باوکەڕە لەو بۆ نەخۆشە توزێک بۆنەکەی نەوعەکە بەڵام مهم تامەکەیەتی بوونی بەدڵ نەبوو زۆر دەتامیکە باوکە باوکەڕ لەو تامە خۆشە بە نامۆسم لە هیچ مەڵعامێشتی وا خۆشم نەخواردووە ئەڵە باوکە چۆن تامیشی بوو خوێتان زۆر تێکردوە سوێرە هەر درۆزن دەبێت یابێ کوڕم ئەخر باوکە خۆشتی برنجی لێ ناپەیە تۆ زەرڕەقیشە بۆ معلوماتێ بەڵام برسیمە چارم نییە ئەزانی باوکە یە قسە بکەم پێ ناخۆش نیە ئەزانی تۆ ڕازبوونی کوڕم یەکجارم لە درۆکە ئەدەبسس نانە مە مەسمەوە نیە درۆزنی بەڵام ڕازبوونی آخر دواني ولا رقع رقع كخوجة أخرجها شو السر لمن شيوانوا خلاص وين بشيوانه ئەرەوە چی باوکە ڕەشەڕەشەیە أنا تو خذ من سلوا ئێ باشە خۆمای نییە راسي بنادر بلم سنة بس بنجك شرقة والله ألو رشا اتفاقك هبو لبين من توعد مكان خطك وفشلي أنا بيطلع رشا والله أشم بالله رشا والله كورة بابا خطة وكي خطبو خطة فاشل ابن فاشل عمر النمن ابو خاتي بيا خمر كورة دابرا همو خطة كان فاشلة كورة أخد إساق بيولم جوارك بيا ناقوش عادزبي كورة لو تو تتشيش لنان بشرف بخورسني خوادني علينا أبو وتجلشتن بناموسم وا وتویان کردووە پژملی پێ بتاشە کورە ماڵەکەرم تا هەر کردو بە گوڵ فاشل ئیبن فاشل دەبرە خوا حافیزە بەدەی کاڵێ خۆشترین کاڵ یا گێژە چارتانەکەم بەم ناڵن گێژە بۆ خۆ هەوسە بە دەستەکەتان کەش بکەم ڕاوستە وەک چۆڕۆی قەت نابێ بە بەشەر سەڵام عەلەیکم السەلام ئەرە باوکە پرسیارێ دەی. ئەرێەوە ڕەشەڕەشە لە چی بوو ئەوە ناوجەرگم ڕەش بۆ تۆ لە تاو ئێوە پێ خۆش بوو نەوەڵا پێم خۆش نییە وڵا خۆشیشە ئەڵێم باوکە باوکە ئەرێ ناوم لێنێتی و دەباشە دەتۆڕم تێکە قسە بوو دەی ئەڵم یەکسەر هەیە پێ بڵێم سڕ ئادەی بەڵام بە شەرتێ فالودەم بۆ کڕی بۆ دەکڕم فارودە بۆ کڕم وعد وعد وەڵاهی باوکە یەک شتێ با پێ بڵم ناژوێرە نانە بێڵێ ئەو ماڵپاکردن و چێژ لێنان و ئوت و هەموو شتەکان وەڵی ئەو ئێمە نەبووین ئەی کێ بوو وەڵی کاڵێ بوو کاڵی مار فەرشێت ئەرەوەڵا ئەی ساختە چیانە ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر ئەڵێم کاتە مادەم سڕەکەم پێوتی فالودەکەم بۆ کڕی نەوەڵا بۆ ناکڕم دەوڵی پیو ناڵێم چی ئەوەی کاڵێ ئەو سڕە والله. ئێوە نێوتی کەرە گێژ هەکیسە لەم نیشتێک گاوە وڵی خۆ ڕاستی لەموتە هەستی پەیام بەڵە باوکە عمر دانیشن عمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر کاڵەکانتان هێناوە بۆ ئەم شتانە ها بلا دە وەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی بە کەرامەتم بووم ناموس و حیسیەتم ئەو ژنە بەنێرەکەری هەرە هێنم دەوڵایی هەرێنی